بەڵێنمدا بە خەڵکی خۆشەویستی شاری کۆیە کە ئێمە دووسایدی بینی هەولێر و کۆیە دروست دەکەینەوە و دەست بە جێبەجێکردنی ئەم ڕێگەیە دەکەین. بێگومان ئەم ڕێگەیە دەتوانێت یارمەتیدەرێکی زۆر بێت بۆ بەستنەوەی شاری کۆیە و تەقتەق و دەوروبەری بە هەولێری پایتەخت. دەستپێکی ئەم بەرنامەیە دەمەوێت لەوە دەست پێ بکەم لە چیەوە بۆچی لە ساڵانی ڕابردوودا زۆرێک لە ڕێگاوبانەکانی هەرێمی کوردستان کارەساتی دڵتەزێنی لێ دەکەوتەوە بە جۆرێک بەشێکی زۆریان یەکسایت بوون سستی دروستکرده بوو لە ڕێگای بازرگانی بە تایبەتی لە نێوان شارەکاندا. لەم بەرنامەیە پێتان دەڵێ لە ڕێگای مەرگەوە بۆ ڕێگای بازرگانی و گەشتیاری حکومەت چی کردووە، تۆڕی بەرفراوانی ڕێگاوبان چی بووە لە هەرێمی کوردستان، سەرەڕای هەموو قەیرانەکان سێکتەرێکی باش بژانەوەی باشی بەخۆیەوە بینیوە. لەگەڵم بن بزانم دوایین پرۆژەی استراتیژی ڕێگاوبانی حکومەتی هەرێمی کوردستان چی بووە. بەڵێ ئەوەی کە ئاماژەم پێکرد ڕێگای جووتسایدی نێوان هەولێر کۆیەیە بە درێژایی 37 کیلۆمەتر بە دوو ئاراستەی جیاوازی سێڕێڕەوی هەر لە سەرەتای کارکردنیەوە نزیکەی 2000 هەلیکاری ڕەخساندووە. وەک شارە مێرولە ئامێر توانای ناوخۆیی کاری تێدا دەکات چونکە ئەمە بەڵێنێک بووە لە سەرۆکی حکومەتەوە کە بە زووترین کات پرۆژە گرنگ و استراتیژیەکان تەواو بکرێ بە تایبەتی سێکتەری ڕێگاوبان. تا کۆتایی ئەم بەرنامەیە لەگەڵما بمێننەوە باسی گرنگی ئەم شارڕێ بازرگانیە و تەواوی ئەو تۆڕە گرنگە ڕێگاوبانانە باز دەکەم کە لە تەمەنی کابینەی نوێمدا ئەنجام دراوە. لەگەڵ دەستپێکی بەرنامە بەوردی باز لە شێوازی کارکردن لەم پرۆژە گرنگە استراتیژیا دەکەین. سەرپەرشتیاری پرۆژەکەش پلانی کارکردنی خۆیان دەخاتە ڕوو کە سەرجەم کارەکان لەلایەن ستافێکی ناوخۆییەوە ئەنجام دەدرێت. ماوەی 10 ڕۆژە کار لەسەر پرۆژەیەکی گرنگی استراتیژیەکان لە هەرێمی کوردستان لە هەولێری پایتەختەوە بۆ کۆیە. دەبینین ئامێرێکی زۆر هەیە کاری تێدا دەکات. ئەم گروتینە هی ئەوەیە سەرەتا یا بە بەردەوامی بەو شێوەیە کاری تێدا دەکەن. زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. ئەو گروتینەی ئێستا دەبینی لە مای ئەم دە ڕۆژەی کارکردن ئینشاءڵڵا زۆر زیاتریش دەبێ لەبەرەوەی لە سەر ڕاستپاردەی بەڕێزە ناوی سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان کە ئەو پرۆژە استراتیژیانە دەبێ لە ماوەیەکی زۆر خێراتر ئەوەی کە بۆی دانراوە تەواو بکرێن. ئێمە ساتوینەتە سنتەرەوە بۆچی لە سنتەرەوە دەستان پێکردووە شێوازی کارکردنەکانتان چۆنە؟ ئەو پلانەی بۆماندانەوە بۆ پرۆژەکە دیارە ئێرە سنتەری ئەو 20 کیلۆمەترەیە لە شەقامی سەرەکی هەولێر کۆیە تاوەکو شەقامی نێوان قوشتەپە دێگەڵا دەمانەوێت ئەو 20 کیلۆمەترە بە زووترین کات تەواو بکەین. اینجا لە پلانی داهاتوومان 16 کیلۆمەتری دواتە دەست پێ بکەین. بە شێوەیەکی گشتی پرۆژەکە لە چی پێک دێت لە خۆی لە چی دەگرێتەوە؟ پرۆژەی بە دووسایدکردنی ڕێگای سەرەکی هەولێر کۆیە بریتە لە دوو سایدی 37 کیلۆمەتری بۆ هەر سایدێک سێ ڕێڕەوە واتە سێرێنە پانی قیرتاوکردن 12 مەترە بۆ هەر سایدێک. دیارە پێشووتر دیزانی ئەم شەقامە بە شێوەیەکی تر بووە واتە تەنها ئاراستی شەقامەکە لە شوێنی خۆی ماوە. پێشتر هەر سایدێک تەنها دوو لێن بووە دوو ڕێڕەو بووە. پێشووتر تەنها یەک ئۆڤەرپاسە بووە کە دەکەوێتە سەرکەندی دێگەڵا
لە ئێستادا یەکتر ئینتەرچێنج لەسەر پرۆژەکە داهان یانە ئەوەکو ڕێگایکی خێرا و نێودەوڵەتی کار دەکات پێویست دەکات ئەو گوند و شارۆچکانە دەکەونە سەر ڕێگایەکە زۆر بە ئاسانی هەموو شەو بکەم بۆ سنتەری شار و شارەکانی تر یار ئەوانش حساب بۆ هەموو گوند و شارۆچکان کراوە بۆیە بووتە دەدانە یەکتر بڕ سەبارەت بەوەی کە جاران ڕێگاوبانەکان لەلایەن کۆمپانیا پیانەکانەوە دەکرات بەگرین ئێستا کۆمپانیا ناوخۆیەکان ڕۆڵێکی زۆر باشیانەیە هەلی کار ئامێری بەکارهاتوو بۆ ئەم پرۆژێ لە ئێستاە چۆنە چەندە لە ئێستادا ئامێرەکانی بەکارهاتوو پتر لە 200 ئامێر لە پرۆژەدا کار دەکەن و بەپێی بەرنامەمان ئەو ئامێرانە زیاتریش دەکەن و هەروەها ئامێرەکان بەشێکی زۆریان نوێن هەروە هەلی کار بۆ ژمارەیەکی زۆر لە شوفێر و کرێکاری خۆماڵی ڕەخساندراوە و ئەو گوند و شارۆچکانەیە کە دەکەونە دەوروبەری ئەو شەقامە کە کار دەگاتە نزیگەوان هەلی کار بۆ ئەو خەڵکەش دەڕەخسێنرێ یعنی ئەوە بچنە هەر نزیگەر گوندێ هەلی کار بۆ گەنجەکانی ئەو گوندا ڕەخسێنن بەتەئکید ئەوە لە بەرنامەی کۆمپانیادایە هەموو خەڵک کە ئەم پرۆژەیە لە دوای تەواوبوونی هەموو خەڵکی کوردستان سوودی دەبینێ بەڵام لە کاتی دروستکردنی چیدا دەمانەوێ هەموو خەڵک وەکو هەلی کار سوود لەم پرۆژەیە ببینێت تاوەکو خەڵک ئیسفادەیەک لەم پرۆژەیە بکاو بکەوێتە ناو کار بۆ خۆی لە ئێستادا ڕێگەی نێوان هەولێر کۆیە 50 خولەک بۆ کاژمێرێک دەبێت بە تەواوبوونی ئەم ڕێگا استراتیژیە ینی مەوداکەشی کەم دەکاتەوە دیارە ئەم کاتە تقریبان بۆ نیوە دابش دەبێت هەولێر کۆیە دەبێتە نیو کاتژمێر لە ساڵانی ڕابردوودا سەرۆکی حکوومەت بەردی بناغی چەندین پرۆژەی هاوشەوەی ئەم جوسایدەی داناوە یەکێک لەو بەڵێنانەی کە کەرتی تایبەت کۆمپانیەکان بەڵێنیان پێدا پێشوادەی خۆی تەواویان دەکرد ئێوەش بە هەمان نەفەسەوە کاری لەسەر دەکەن بەتەئکید دیارە پاڵپشتی زەنابیان بۆ پرۆژە استراتیژیەکان بۆ تەواوکردن بە ماوەیەکی خێرا گڕوتینێک دەدات بە ئێمەش پرۆژەکەی خۆمان زۆر بە زووتر لەو ماوەیەکە بۆمان دیاریکراوە تەواوی بکەین بکەوێتە خزمەتی هاوڵاتیان. ڕێگاکە بە درێژایی 37 کیلۆمەتر بە کۆمەڵێک ئاستەنگ تێئەپەڕێت بە تایبەتی ئەو ناوچانەی سەخت و بەرز و نزمی تێدایە ئەندازیارێکی شارەزا ئاماژە بەوە دەکات ئەوان بە ڕێگایەکی ئەندازەیی و بە ئامێری تایبەت کارەکانی خۆیان ئەنجام دەدەن. بە درێژایی 37 کیلۆمەتر لە هەولێری پایتەختەوە بۆ کۆیە بەرز و نزمی زۆری تێدایە شێوازی بڕین و تەخەتکردنی بە دووسایتکردنی ئەم ڕێگایەت چۆن کاری لەسەر دەکەن بەڵێ خۆی لە خۆیدا بەهۆی درێژی ڕێگاکە و لیمێتە جیاوازەکانی ناو ڕێگاکە بەهۆی سەختی ڕێگاکە و بەرز و نزمی تۆپۆگرافی ناوچەکە پاش دیراسەکردنێکی هورد توانیمان هەموو ئەو ئالیاتانە دەستەبەر بکەین کەوا پێویستیتی بۆ ئەوەی ئەو شوێنە بەرز و نزمیانەی کەوا پێویستی بەکارکردنێکی یەکجار زۆر هەیە دەستەبەرمان کردو دەستمان پێکردووە. شێوازی بڕینەکەی چۆن کاری لەسەر دەکەن؟ شێوازی بڕینەکەی بەپێی پرۆفایلی ڕێگاکەمان لەو شوێنانە دەستمان پێکردووەکەوە بڕینی زۆرە لۆ ئەوەی بە کاتەکی کەمتر بتوانین پرۆژەکە بگەینە لیڤڵێکی نزیک لە پرۆفایلی جادەکە و بە خێرایی ئیشی لەسەر بکەین و زیاتر مەکان بینی بۆ مەشروعەکە. باشە بە شێوەیەکی گشتی بەردی زۆرە خۆڵە پڕکردنەوەی زۆر ئەوەی کێەوە دیراستان کردێت. بەڵێ لەبەرەوەی ڕێگاکە دوور و درێژە تووشی هەموو ئەو کەیسانە دەبی کەیسی وامایە تووشی شاخ دەبیت تووشی تێکەڵە دەبیت تووشی خۆڵە سۆر دەبیت ئەوانەش هەریەکە و کێشەی خۆی هەیە بۆ نمونە شاخەکان پێویستیان بە برین و دەقاق مەکانی بە قووت هەیە کاتی زۆرتری دەوێت ئێمەش وامان کردووە زیاتر مەکان بینە ئەو شوێنانە خۆڵە سۆرە خۆڵەکەی باش نییە پێویستی بە هەرگرتنەوە هەیە ئەوانە هەموو هەرکەوسە و کێشەی خۆی هەیە دەبێت بە خێرای ئێمە وامان کردو چارەسەریکەین. باشە ئێستا ئێمە لەبەر بەرنامەکەم ئامێرەتان وەستان لە پشتی ئێمەوە ئێمە لەسەر چیاین ئەمە بڕینی چییە چیایە شاخە وەکو دەبینن ئەمە دەقاقە ئیش لێ دەکە شاخە بە هەموو ئالیاتێک ناتوانین بیبڕی بە عفارەی بەچێلە ناتوانین بیبڕی پێویستمان بۆ دەقاقە بۆیە لە هەر شوێنێک دەقاق
ئیشی دقاقە بێ بە خێرایی ئەو ئیشە ئەنجام دەدەین بۆ ئەوی کاتەچی کەمتر ئەو ئیشانە تەواو بکەین کەوا سەختی تێدایە. ئامێرەکانتان پێشکەوتون توانن بە تەواوەتی کۆنتڕۆلی ڕێگاکە ئامێرەکانمان ئەلحەمدولیلا هەرچی ئامێری پێشکەوتووەوە هینایەتمانە ئەو شەقامە لە ئەوەی لە مودەی خۆی زووتر تەواوی بکەین و هەرچی مەکانی زیاتریش پێویست کە پاش دیراسەکردن هەردەینین و هەر زیادیش دەکەین ئینشاءالله. بە درێژایی ئەم ڕێگایە چەندین گوند لەسەر ڕێگاکە بوونی هەیە هەر ئەمە ژوای کردووە بەهۆی ئەنجامدانی ئەم پرۆژەیە لەم ناوچەیە زۆرترین هەلیکار بۆ خەڵکی گوندنشینان بڕەخسێنرێت. وەکو هاوڵاتێکی ئەو گوندا پیشەم ساق شۆفەرە بەڕاستی زۆر سوودمەند بووم لەو کارەدا و دەستخۆشی لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم هەستاوە بە دابینکردنی ئەو جۆتسایدا هەولێر کۆیە یعنی با بڵێن دەوروبەری ئەو گوندانە هەموو سوودمەندە من لەو جادەیە. ئەمن خەرچێرەمە گوندی حاجی سووی سایقەلابم لێرە هەلی کاری زۆر بۆ منتیقەی دروست کردی و خەرکەش زۆر ئیسفادەی کردی و تەواوبوونی ڕێگایەکی گرنگ کاریگەری هەیە لەسەر جوڵەی بازرگانی و گەشتیاری لەسەر و هەموو شێوە سەلامەتی گیانی شۆفێر و ڕێبوارانی ڕێگاکە شۆفێران چی دەڵێن لەو بارەیەوە؟ پێ خۆشحاڵین کە جادەی کۆی دەکرێتەوە و پێ خۆشحاڵین کە دروستی دەکەن لەبەرەوەی منتیقە جوگرافیە هەتا دەگاتە پێنجون و کفری و کەلان سوودی هەیە. ئێمەش پێ خۆشحاڵین کە دروست بکرێت ڕۆژ نییە حادیسە دەبێت لەبەوە یەک سایت هەر ناخۆشە بۆ هەموو بۆ مەدەنی ناخۆشە بۆ ساحەقی ناخۆشە. ئێمەش سپاسان دەکەین کە سپاسی حکوومەتەکەی دەکەین کە ئیشی لێ دەکەن دو سایت کارازانی بۆ مەدەنی بۆ ساحەقی بۆ هەمووی قازانجی. دو سایدی ئەو ڕێگایە کە ئێستا چای دەکا ئاسانکاری بۆ خەڵکی دەکاتن سەر ڕێوەش تەعمل شتان عاجسە کەم دەبێتەوە زووی بازرگانیش باش دەبێت. ڕاستخۆشی لە سەرچ حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین هیوادارین ئەو ڕێگایانە هەموو بە دو ساید بکرێت. ئەدرێژەی کار و کارنامەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوودا زۆر پرۆژەی گرنگ و استراتیژی لە تەواوی کوردستان جێبەجێ کراون و بەو دوایشدا دروستکردنی و دەستپێکردنی ڕێگای نێوان وسایەتی هەولێر کۆیە کارەسانێکی زۆر باش بە سوورەکە دەگەیەنێت و بە گشتی سمیری ئیدارەی سلێمانی و سمیری ئیدارەی راپۆڕین کاریگەریی زۆر باشی دەبێت. ئەو جۆسایدەی کۆیە کە برا گەورە بڕیاری لێدا ئیشەش چاکە جۆسایدی کۆیە شتەکی باشە لەبەرەوەی کێشە کەم دەبێتەوە دام کەم دەبێتەوە بژوانەوە زیاتر دەبی ئیش زیاتر دەبی خەڵک زیاتر حەزی لێیە ئیش بکرێ ئەو بڕیارانەی ویش وابزانم کە بڕیارەکیدا هەمووی بڕیارەکانی دەگەیەنتە سەر و سپاسی دەکەن. نەقەیران و نەبەربەستە دەرەکیەکان ڕێگر نەبوون لە بەردەم ئەنجامدانی پرۆژەکانی کابینەی نۆیەم بە تایبەتی بۆ سێکتەری ڕێگاوبان بە جۆرێک بریکاری وەزارەتی ئاودانکردنەوە و نیشتەجێبوون بە وردی باز لەو پرۆژە گرنگانە دەکا کە لە سێکتەری ڕێگاوبان ئەنجام دراوە. جەنابی دکتۆر لە زۆربەی چاوپێکەوتنەکان تا ئاماژە بەوە دەکەی کە ئەم کابینەیە کابینەی ڕێگاوبانە چۆنە جێپەنجەتان هەیە ینی چۆن لەی گرێکوێرەکانتان کردەوە ڕێگا استراتیژیەکانتان دروست کرد؟ بەڵێ لە ڕاستیدا یەکێ لە بەرنامەکانی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هەر لە سەرەتای کابینەی نوێمەوە لە ژێر چەتری بەرنامەکانی خزمەتگوزاریە بەندی پێنجەم ڕێگاوبان بوو و فعلەن ئەو وعدەوە ئەو بەرنامەیە کە جەنابیان و کابینەی نوێم دایاننا تا حدێکی زۆر توانیان بەشی گەورەی جێبەجێ بکەن و بۆیە بەڕاستی بۆ پەڕی وازحیەوە بۆ پەڕی بڕابەخۆبوونەوە توانین بڵێن کابینەی نوێیەم لە پاڵ ئیشە باشەکانی تریا یەکێ لە کارە هەرە باشەکانی ڕێگاوبان بووە کابینەی ڕێگاوبان بووە
بە پێ و ئامارانەی کە لای ئێمەیە ڕێگە دەرەکیەکان لە هەرێمی کوردستانە 504 پرۆژەی ڕێگاوبان لە پرۆژەی گەورەی استراتیجی پرۆژەی مامناوەندی پرۆژەی بچووک و سیانی ڕێگاوبان لەسەر تاسەری هەرێمی کوردستانە جێبەجێکراوە کە بایی 954 ملیار و 825 میلیۆن دیناری عێراقی بۆ بودجەی گشتی ئەم پرۆژانە. و ئەمە بەڕاستی ڕۆڵی گەورەی بینی لە باشکردنی تۆڕی ڕێگاوبان لە هەرێمی کوردستانە نزیکی 2189 کیلومتر ڕێگەی تازە و ڕێگەی کۆنچاکرای و خکرای خزمەتی هاوڵاتیانەوە. بۆیە بەڕاستی زۆر دڵخۆشین بەوەی کە کراوە و جگە لەو کۆمەڵی پرۆژە دەستی پێکرد کە وەستا بوو ڕەنگە ئاکامەکانی یان نەتیجە باشەکانی لە چەند ساڵی داهاتوە دەرکەوێت. ئێمە ئێستا لەسەر یەکێک لە پرۆژەی ڕێگاوبان بە جوسایتکردنی هەولێر کۆین ینی ڕێگایەک بوو ساڵانە چەندین کێشەی تێدا بوو وەستا بوو دیسان دەستی پێکرد ئێستا دەبینین دەستی پێکردوتەوە و جەنابیشتان لە مۆقعەکان کارەکان تەواو ینی بە کۆتا ئەگاتە ینی چۆنڵی کۆتایی ڕێگاکە. بەڵێ یەکێ لەو پرۆژانەی کە وەکو وەزارەتی ئاوادانکردنەوە بەردەوام داکۆکیمان لەسەر ئەم داواکاریە کردوە یەکێ بوو لە پرۆژە هەرە گرنگەکان لە سنووری پارێزگای هەولێر و ئەسڵەن تەنها بۆ سنووری پارێزگای هەولێر یا تەنها بۆ کۆیەنێ بەڵکو ئەمە بەستەرەوەیەکە لە نێوان پارێزگای هەولێر و سلێمانی و گەرمیان و ئیدارەی سەربەخۆی ڕاپەڕین و پارێزگای هەڵەبجەژانی ناوچەیەکی بەرفراوان ئەبەستێتەوە بە سنتەری هەرێمی کوردستان کە هەولێر و پایتەختی هەرێمی کوردستانە. ڕێکارە یاسایی فەنیەکان زۆربەی زۆری تەواو بووە پێشووتر تەسمیمێکی جۆرێک لە سادە بوو چکە ساڵی 2012 تەسمیمی ئەم ڕێگایە کرا بوو خۆناغی یەکەم و دووەمی هەولێر کۆیە بە شێوازێ بوو جێی سوڕانەوەکان نیوتێرن بوو و تەنها دوو لێن ئەڕۆژ دوو لێن ئەهات ئێستا بە شێوازێکی تازەتر و بە تەسمیمێکی ئەپگرێداویتر پرۆژەکە دەست پێکاتەوە کۆمپانیایەکیش کە لە سەرەتاوە توانایەکی باشی پیشانەوە هەر لەم چەند ڕۆژە زیاتر لە 100 ئامێری هێناوەتە سەر پێگەی پرۆژەکە ئومێدمان وایەکە بە شێوازێکی باش و لە هەمووی گرنگتر بە کواڵەتیەکی بەرز جێبەجێ بکرێت و بخرێتە خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بوو. ئەوەی کە بەڕێستان باست کرد سەرڕای هەموو قەیرانەکان کە حکومت بودجەیەکی باشی بۆ سێکتەری ڕێگاوبان تەرخان کردووە. بەڵام ئەوەی بۆ هاوڵاتیان گرنگە بە دووسایتکردنە چونکە لە ساڵانی ڕابردووە ئامان بینی چەندین کارە ساتی هات و چۆی دڵتەزێن بەوەی ڕێگاوبانەکانەوەکراوە چۆن کار لەسەر ئەم تۆڕە هاوبەشە کراوە لە نێوان پارێزگاکانی هەرێمی کوردستاندا. بەڵێ وەزارەتی ئاوادانکردنەوە لە ساڵی 2012 لە ڕێی کۆمپانیایەکی نێودەوڵەتی ماستەرپلانێکی ڕێگاوبانی دانا بوو کە تایە یەکێ لە بنەماسەرەکیەکانی ئەوە بوو کە هەموو ڕێگاکان بکرێ بە دووسایت لە هەرێمی کوردستانە بەداخەوە لە ساڵی 2014ەوە قەیرانێکی سەختی دارایی ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆ و بە حەقەت حکوومەتی ناوەندی عێراق هەموو بودجەکانی لە هەرێمی کوردستان و لە حکوومەتی هەرێم بڕی ئەمە وای کرد کە زۆرێک لەو پرۆژانەی پێویست بۆ دووسایدانە وەستان و تەواو نەکران بەڵام خۆشبەختانە وردە وردە ئێساوا دەستی پێکردێتەوە گەرچی هەموو تۆڕەکە تەواو نەبووە بەڵام بەشی باشی تەواو بووە چکە ئەمە وەکو پارچەکانی میکانۆیەک وایە ئەم پارچێ تەواوەکەی بەوێ بەسیتەوە و ئێستا ئەمەی لەسەری وەسانی ڕێگای هەولێر کۆی ئەمیش بەشێکە لە شادەماری ڕێگاوبان لە هەرێمی کوردستانە کە ئەمە تەواوی پێویستی بە چەند بەشێکی تریژێ لە دوای ئەمەوە کە جێبەجێ بکرێ و تەواو بێ وێڕێ ئەو ئالانگاریە سەختانی ڕوبەڕووی حکوومەتی هەرێمی کوردستان و وێرە ئەوەی تا ئەم دقەیە هیچ بودجێک لە حکوومەتی ناوەندی عێراق و بۆ پرۆژە خزمەتگوزاریەکان نەهاتووە تەنها بە پشتبەسن بە داهاتی ناوخۆ ئەم پرۆژانە کرا ئەشواتی باشمان بڕێوە و ئومێدی زۆریشمان هەیە بۆ داهاتوو. بابەتێکی تر کە دەمەوێت لەگەڵ بەڕێستانە باسی بکەم هێنانە پێشەوەی کۆمپانیا ناوخۆیەکانە ئەنجامدانی ئەم ڕێگاوبانە لە ڕێگەی توانای ناوخۆیەوە کۆمپانیای ناوخۆیەوە ئەمە چیتان بۆ کردن کار ئاسانیتان بۆ کرد حکومت چۆن توانی پاڵپشتی ئەم کۆمپانیانە بکات. ئەمەش لایەنێکی تری باشی سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان و بەتایبەتیش کابینەی نوێمەوە ئێمەش لە وەزارەتی ئاوادانکردنەوە تەنانە نەک هەر بۆ جێبەجێکردنی پرۆژەکان بەڵکو بۆ بواری تەسمیم و ڕاوێژکاریش تشجیعی کۆمپانیای ناوخۆیمان کردووە وێرەوەی کە ئێمە ڕێزی زۆرمان بۆ کۆمپانیای وڵاتانی دراوسێ هەیە ینی ئەکید ینی هەندێک شتێ هێشتا پێویست بەوەکە کە خیبرەی نێودەوڵەتی بی و ئەمە هەموو لە هەموو دنیا شایع و ئاسایە بەڵام ئەوەی کە ئەیبینین بەڕاستی قەفزەیەکی نەوعی بازدانێکی جۆری هەیە لە کۆمپانیا ناوخۆیەکان لە ئێستادا خۆشبەختانە کۆمپانیای ناوخۆی لە هەرێمی کوردستانە دروست بۆ کە زۆربەی زۆری کادرەکانی خەڵکی هەرێمی کوردستان خۆیان ئەتوانن پرۆژەی گەورەی ڕێگاوبان پرد و بە مواسەفاتی زۆر بەرز بە مواسەفاتی نێودەوڵەتی جێبەجێ بکەن.
لە کۆتایی ئەم بەرنامەیەدا دەمەوێت باسی 594 پرۆژەی گرنگی استراتیژی جۆراوجۆر بکەم لە هەرێمی کوردستان و بە دیاریکراویش لە تەمەنی کابینەی نوێیەمدا ئەنجام دراوە. لەگەڵم بن بە داتا و ئامار بۆتان دەخەمە ڕوو سەرەڕای قەیرانەکان چۆن خزمەتی تۆڕی ڕێگاوبان کراوە لە هەرێمی کوردستاندا. لە کابینەی نوێمی حکومەتی هەرێمی کوردستان 594 پرۆژەی گرنگی ڕێگاوبان بە تێچووی زیاتر لە 954 ملیار دینار جێبەجێکراون کە 75 پرۆژەی استراتیژین. سەرجەم ئەو پرۆژانە 2189 کیلۆمەتر ڕێگایە دروستکراون. پرۆژەکە لەسەر بودجەی وەبەرهێنان و بودجەی ئاسایی و بەشێک لە داهاتی وێزگەکانی کێر جێبەجێکراون. کابینەی نۆ جگا لە ئەنجامدانی پرۆژەکانی ڕێگاوبان بۆ بەیەکۆبەستنی شار و شارۆچکەکان هاوکات ڕێگای بۆ 285 گون دروست کردووە. بەڵێ ئەو داتا و ئامارانەی کەبینیتان ئەمە تەنها لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا و لە تەمەنی کابینەی نوێیەمدا سەرەڕای هەموو قەیران و کێشە دارایەکان، بەڵام توانرا لە ڕێگای کۆمپانیا و توانای ناوخۆییەوە ئەم خزمەتگوزاریە بۆ سێکتەری ڕێگاوبان ئەنجام بدرێت.